جا ئەم بابەتی سەرکی ئێمە دەبێ هەر لێک لە بەڕێزان ئازاد عەبدولواحید سەرنووسەری گۆڤاری ڕامان و مامۆستا یونس ڕەزایی شاعیر و نووسەر لە ڕۆژهەڵاتی کوردستانەمیش هاتووە لە فیستیڤاڵەکە بەشدارە زۆر بەخێر بێن بەیانیتان باش شاعیرانەتان بۆ خوازی لەم ڕووداوە گەورە ئەدەبیە خۆشحاڵین کە کوردستان 24 دەستی تێدا هەیە لەوەی جارێکی دیکە ڕۆڵی لەبەرەوە پێشبردننی ئەدەب لە بە گرنگ خستنە ڕووی ئەدەب نیشان بدە و ئێوەشکە لێرە ئامادەن بێگومان ئێمە خۆشحاڵین پێمان خۆشە هەندێک ورد بینە ناو فیستیڤالی ڕامان مامۆستا ئازاد ئەگەر لە بەڕێزت دەست پێ بکەین ڕامان چی دەکا تاکەی بەردەوام دەبێ ئەم فیستیڤاڵە بیرۆکەکەی چۆن بوو بەگشتی باسێکمان بۆ بکەیت ئێمە ماوەی 27 ساڵە گۆڤاری ڕامان دەردەکەین بە هەموو بارودۆخێکی ناخۆش و ئەمانە تێپەڕێوەتەوەی لە قەیرانی دارایی لە کاتی شەڕی داعش و ئەمانە بەڵام خۆی گرتووە بە پێوە مایەوە ئێمە پێمان وابوو گۆڤاری ڕامان ئەگەر بێوێ بە ئەرکە گەورەکانی تریش ڕابگا یا بتوانێت بەشداربوویەکی ئەگەر بچووکیش بێت بیکا لە جوڵاندنی دۆخی ئەدەبی دۆخی ڕۆشنبیری ئەمە بە بەشێک لە ئەرکی خۆمان زانیوە بۆیە ئێمە پێشتریش سنجارێک فستیڤالمان کردووە کۆڕ و سمیناری گەورەمان کردووە لە هەولێر بەڵام ئەمەیان بۆ ئەوەی ببێ بە نەریتێکی ساڵانە ئەوە سەرەتاکەیەتی یەکەم جارە کە فستیڤالی ڕامان لە هەولێر بەو فراوانیە بەو گەورەیە ساز دەکەین بیرۆکەکەشی هەر ئەوەیە ئێمە چەند ئامانجێکمان هەیە ئامانجی سەرەکی ئەوەیە کە ئەو دۆست و ئاشنایانەمان ئەو نووسەر و داهێنەرانە لە پارچەکانی کوردستان یا لە ئەوروپا لەو شوێنانەوە بێنین جارشتر پەیوەندیەکان نوێ بکەینەوە بە دەردیاڵێ دەمە زەردیکەینەوە و لە لایەکی تریش لە هامیش و پەراوێزی ئەو فستیڤالانە چاوپێکەوتن و یەکتربینین و گفتوگۆ و دیالۆجی زۆر دروست دەبێت تەنانەت زاری وایە پرۆژە دروست دەبێت پرۆژەی داهاتوومانە ئێمە هاتین کۆمەڵێک پانێڵی زۆرتە بوو بەڵام لە ماوەیەکی وا کورت ناتوانیت و هەموو ئەو پانێڵانە وەربگری و قسە و باسی لەسەر بکرێت بۆیە لەسەر هەندێکی وەستاین هەندێک لەوانە کە زۆر گرنگن بە تایبەتی پرسی زمان کە بەڕاستی من ئەو قسەیە دەکەم لەو شوێنانەی کە زمانی کوردی قەدەغەی لەسرە دژایەتی دەکرێت زمانی کوردی زمانی خوێندن نییە لەو شوێنانە باشتر بایەخ بە زمانی کوردی دەدرێت مامۆستا ئازاد کاتە پێش ئەوەی کە بچینە ناوەوەی کە باسی زمانی کوردی بکەین چونکە مامۆستا بۆ خۆی و تەواوی کەناڵە ڕاگەیاندنەکان شاید حاڵێکی زۆر باشن بۆی کە دەزانن لە کوردستانی ڕۆژهەڵات لە باکوور چۆن یاخود لە ڕۆژاوە چۆن ڕێگری لە زمانی کوردیەکرێ و خوێندنی تەنانەت مامۆستامان هەیە لە ڕۆژهەڵاتی کوردستان بەهۆی ئەوەی کە دەرس وانەی زمانی کوردی ئەڵێتەوە دەکەوێتە بەندین خانەوە جا پرسیارەکەم وا ئەبێت کە ڕوو لە مامۆستا یونس بکەم مامۆستا یونس هەمیشە لە کوردستانی ڕۆژهەڵات ئێمە قەڵەمی بوێرمان هەبووە جوان نووسی تیا هەڵکەوتووە لەم ڕووەوە گۆڤاری ڕۆمان ئێوە چۆن ئەیبینن کە هەوڵی ئەوادات کە پەرە بە زمانی کوردی بدات بۆ خۆشتان چووکە خەڵکی ڕۆژهەڵاتن زیاتر معاناتەکە لەم سەکەن دێرە لە دەرەوەی سیاست بەردەوام پەیوەندێکی قوڵ وە درێژخایەن لە بینی ڕۆشنبیران و نووسەرانی باشوور و ڕۆژهەڵاتی کوردستاندا هەبووە چاو سەردەمانەی کە لە دەیەکانی هەفتا و هەشتادا کە هێندێک گۆوار لەو سەردەمدا دەردەچوون لەژێر چاودێری ئەو دیارە سیستمی ئەو کاتدا دیسان ڕۆشنبیران و نووسەرانی ئەو دوو پارچەیە دەیانویست پردێکی پەیوەندی پردێک لە ڕێگای زمان و لە ڕێگای داهێنانەوە بۆ پەیوەندی هەبێت بەڵام دوای ئەزمموی نوێی باشوور و پلانێکی کولتوری کە لەلایەن ڕۆشنبیران و نووسەرانی دڵسۆزی زمان و ئەدەبیاتی کوردی و یەک لەوان کاگازادەوە دوای ئەو ئەزمونە ئەو پلانێکەوان دایان ڕشت پلانێک بوو لەسەر ئەساسیەوەی کە ئەو پەیوەندیانە بتوانن قوڵتر بکەنەوە و
نەپساوی بکەن یعنی ئەگەر پێشتر پەیوەندیەک هەبوو تاکوتەرا بابەت لەلایەن نووسەرانی ئێرەوە بۆ ئەو دی و دەهادیا لەلایەن نووسەرانی ئەو دیەوە بۆ گۆوارەکانی ئێرە هێندێک گۆوار و بڵاوکراوەی باشوور لە 30 ساڵی ڕابردوودا و لە سەروی هەمویانەوە گۆواری ڕامان حەولیدا کە بە شێوەیەکی پلاندار و بەرنامە بۆ داڕێژرا و پەیوەندی هەبێت لەگەڵ هەموو ئەو قەڵەمە جددی و داهێنەرانی کە لە ڕۆژهەڵاتی کوردستان و لە پارچەکانی دیکەی کوردستانیش داهێنان دەکەن و ئەو پەیوەندیە بۆیە جێگای سەرنجێمە زۆر گۆوار و بڵاوەکی دیکەمان هەر لە باشوور بووە تەمەنیان کورد بۆ ینی کەم خایەن بۆ تەمەنیان بۆ 5 ساڵ بۆ 3 ساڵ بۆ 4 ساڵ دەرچوون پەیوەندیان ساز کردو و ئەوانیش خزمەتیان کردو بەڵام ڕۆڵێک کە گۆواری ڕامان زیاد دەکاتەوە لە گۆوارەکانی دیکە بەردەوامیە لە کاردا و لە کارتێکەری کولتوریدا ئەوەی کە یەکجار گرینگە ئەوەیە کە تۆ بەرنامەی درێژخایەنی کولتوری و زمانیت بێ و ئەو بەرنامە درێژخایەنە کەس ساز دەکا بۆ تۆ ئەو کەسا بووە ئەتۆ دەتوانی بەرنامەکانی خۆت و سیاسەتی کولتوری خۆت باشتر دابڕێژی باشتر پێڕابگی من پێم وایە ئەو پەیوەندیە لە 20 چەند ساڵی ڕابردوودا کە گۆواری ڕامان دەردەچێت لەگەڵ نووسەرانی هەموو پارچەکان بەردەوام هەبووە بە هەموو بەرزی و نزمیەکانیەوە کە لە بواری سیاستدا ڕوویان داوە بەڵام ڕامان لە بواری ئەدەب و پارێزگاری لەو پەیوەندی ئەدەبی کاری خۆی کرد. زۆر باشە مامۆستا ئازاد لە ناو قسەکانت بەڕێزت باست لەوە کرد کە ئەگەر بە ڕوونی بیڵێ ڕەنگە لە پارچەکانی دیکەی کوردستان بەشێکیان لە ڕووی زمانی کوردیەوە باشتر بن لە باشوور ئەگەرچی هەندێک سانسۆریش لە سەریان هەیە ئێوە لە ڕامان هەوڵتان داوە شێوازێکی تایبەت بە خۆتان هەبێت لە نووسین ڕێنووسێکی تایبەت هەبێ بتوانن پارێزگاری لەو بنەما نووسینە ئەدەبیانە بکەن کە ڕێگە دروستەکەیە بەڵێ بەنسبەت ئێمە ناتوانین شێوازی هیچ نووسەرێک دەستکاری بکەین بۆشمان نییە نووسەر خۆی ئازادە بە ستایلێک دەنووسی بەڵام ئێمە ئەو هەموو کۆنفرانس و کۆنگرانەی کە لە ساڵی 32ەوە سەبارەت بە یەکخستنەوەی ڕێنووس و گەنگەشەکردن لەسەر ئەو بابەتە گرینگە لەلایەن زانایانی زمانەوە هەر لە مامۆستایانی وەکو مامۆستا مەسعود محەممەد و شکور مستەفا و هەموو ئەوانی دی لە هەموو ئەو کۆنگرە و کۆنفرانسانە ڕاستپێریان هەبووە ئەو ڕاستپاردانە دەربارەی شکل و شێوەی نووسین بووە کە دەکاتە ڕێنووس ئێمە هەموو ئەو ڕاستپاردانەمان خوێندۆتەوە بەدەستمان خستون و هەموو ئەو کارانەی کە لە کۆڕی زانیاری کورد کە جاران لە بەغدایە بوو کە ئەمیش بەرهەمی ڕێککەوتنی 11 ئازار بوو یەکێک لەو دەستگا زانستیە گرنگانە بوو کە چەندان کەسی وەکو مامۆستا هەژار و ئەوانیش تێدا کاریان کردووە ئێمە ئەو هەموو با بڵین دەرەنجامانەی کە ئەوان پێی گەیشتون هەمومان لە بەرچاو گرتووە هەموو ئەو کۆنگرانەش کە لە دوای ڕاپەڕین ساز کراون سەبارەت بە زمان و ڕێنووسی کوردی ئەمانە ئێمە ئەوانەمان لە پێش چاوە ئێمە تا ئەو ڕۆژەی کە دەسەڵاتی یاسایی ئێمە کە دەکاتە پەرلەمان ڕێک دەکەون زانایانی زمانی ئێمە ڕێک دەکەون لەسەر ڕێنووسێکی یەکگرتو یەکدەست و لە هەموو دام و دەستگاکانی ڕاگەیاندن و بابرین کولتوری ئەمانە دابەشی دەکەن و بە ئێمە دەگا ئێمە لەسەر ئەو ڕێنووسی خۆمان بەردەوام دەبین کە پێم وایە بە پێی دانپێدانانی هەموو ئەو برادرانەی کە شارەزایان هەیە لە زمان دەڵێن ڕێنووسێکی قوبول کراوە پێیان خۆشە لەبەرەوەی ئێمەش لە خۆمانەوە ئەو ڕێنووسەمان دانەتاشیوە ینی خۆمان نییە بەس لە بەرچاوگرتنی هەموو هەوڵ و کۆشی ئەو مامۆستا بەڕێزانە بووە کە لەو هەموو کۆنگرە و کۆنفرانسانەی لە ساڵانی سیەوە عەرزم کردن لە 32ەوە کە کراوە تا ئەم ساڵانەی دوایی ئێمە ئەوانە لەبەر چاو گیراوە بەڵام بەنسبەت زمانی نووسین زمانی تایبەتە بە نووسەرەکە خۆی جارجاری وا هەیە مەسەلا واژە و وشەی ناوچەیی بەکاردێنی ئێمە زۆرمان پێخۆشەکە ئەو واژە و شتانە بپارێزرێن بمێننەوە چونکە واژە وشە کە بەکار نایە وردە وردە بەرە و نەمان دەڕوە بەرە و مردن دەڕوە هەندێک وشە هەیە دەمرێ ئێمە نەما کردووە بە عادەت
دەستکاری نووسین بکەین تەنانەت ئەگەر جاری وا هەبێ وشەیەک بمانێ بگۆڕین یان ڕستەیەک یان پەرەگرافێک دەبێ بەڕاوێژ بێ لەگەڵ خاوەنی نووسینەکە قەناعەت بکە کە ئەو وشەیە ڕاستە ئێمە بیگۆڕین بەلایەوە احتیادی بووە یا خۆش بووە ئەو زای ئێمە دەستمان لێداوە ئەوە سیاسەتی ڕامانە هەر جوانیش نییە لە گۆڤارێکدا تۆ ئێستا گۆڤاری کوردی زۆر بووە ژمارەی گۆڤاری کوردی زۆرە لە هەموو شوێنێک گۆڤار دەرەسێ بەڵام زۆر ناخۆشە تۆ لە ناو گۆڤارێک دوو زۆر وشەیەک بە دوو زۆر بنووسرێ یا بە سێ زۆر بنووسرێ ئەمن پێم وایە ئەوە نەنجیە بۆیە هەر هیچ نەبێ ئێمە لە گۆڤاری خۆماندا ئەو ڕێنووسەی کە پێمان باشە ئەنجا من چاپیشمان کردووە زۆر کەسیش داوامان لێ دەکا ئێمە دەڵێن کاکەەوە تایبەتەوە خۆمان و بە گۆڤارەکەمە بە ناوی ڕێنوێنەکانی ڕێنووسی گۆڤاری ڕامان هەر لە تایپێستەوە هەر لە نووسەرەکان هەموو لە بەردەمیانە پێمان وتون کە هەموو بەیانێک دێن پێشەوەی تۆ چایەکە بخۆیتەوە یان لەو شانە بدە ئەو چاوێکی پێدا بخشێنەوە بۆی لە ناو زاکیرەتانە بمێنێ پەیڕەوی بکەن سەروی هەموو شێوە خۆم کە بۆ دوایین جاریش بابەتەکان پێشەوەی بنێرین بۆ چاپخانە من دەیخوێنمەوە ئەگەر هەر شتێک لەو بابەتانە تێپەڕی بوو ئەنجا چ هەڵی چاپ بوو چ خاڵبەندی بوو چ ڕێنووس بوو یان پەرەگرافی وا هەیە هەڵماویە تێی ناگەیت تەمومژە یعنی پەیامەکە ناگە لەو حاڵەتە لەو کاتانەش ئێمە بۆمان هەیە لەگەڵ نووسەرەکە گفتوگۆ بکەین بۆی چارەسەری ئەو شوێنانش بکەین زۆر چاکە مامۆستا یونس جەنابەت ئاماژەت بەوەدا کە ئەم گۆڤارە زیاتر لە 20 ساڵە کە هەیە و بەردەوام بوونەکەی وای کردووە کە گۆڤارێکی پایەدار بمێنێتەوە ئەو پایەداربوونەی ئەو بابەتانەیە کە مامۆستا ئاماژەی پێکرد گرنگیدان بە شێوەزارەکان گرنگیدار بە بابەتەکان پێتان وایە کە تا چەند ئەمە کاریگەری هەبووە لەمانەوەی ئەم گۆڤارە و درێژە پێدانی لە ڕێگەی ئەم شێوازەی کە هەڵی بژاردو تا چەند گرنگ ئەگەر بەم شێوازەی کە ئێستا هەیە وەک مامۆستا باسێکا بمێنێتەوە دیارە ئەوەی کە کاگازات فەرمووی من لە دۆخی ئێستادا پێم وایە تەنیا گۆوارێک کە ڕێنووسێکی یەکدەستی هەیە و حساسە لەسەر ئەو پرەنسیپانەی کە لە بواری ڕێنووسداوە لە بواری تەنانەت ڕستەسازیدا دەبێ ڕەچاو بکرێن تەنیا گۆوارێک کە حساسە لەسەر ئەوانە قەبارەی گۆواری ڕامانیش لە گۆوارەکانی دیکە زۆر گەورەترە یعنی گۆوارێکی یاسایی لە 82 لاپەڕە تێ ناپەڕێ ڕامان جاری وایە 256 لاپەڕەش واتە گرنگە ئەو بە بەردەوامی ئەو هەموو محتەوایە هەر هەبێت هەم ئەو هەموو محتەوایە هەبێ هەم خودی ڕامان وانە هەر بابەتێک بڵاو بکاتەوە لانیکەم تۆ بە پێی پێرستێکە لە ڕاماندا دەیبینی و دابشکاریە کە لە ناوەڕۆکی بابەتەکاندا هەیە جودا کراونەتەوە مەسەڵەن بەشی چیرۆک بەشی شار بەشی فەلسەفە بەشی کۆمەڵناسی بەشی مێژوو بۆ هەر کام لەو بەشانە دۆزینەوەی بابەتی بڵاو نەکراوە چون ئێمە زۆرێک لە گوهارەکان ئێستاشت لە ئینتەرنێت وەردەگرن بابەت لە ئینتەرنێت وەردەگرن ڕامان ئەوەندی کەم پەیوەندیم لەگەڵ کاگازات بۆ بەردەوام جەختی لەسەرەوە کردو کە بابەتێک کە دەنێردرێ بۆ ئێرە نابێت لەوە پێش بڵاو بوو بێتەوە لەیش ئەوە گرینگە دوو لایەنێکی دیکە کە هەم وەک لایەنی شێوازناسی دەتوانی بڵێ شێوازناسی کەسێک کە ڕەخنەگرە ڕێز دادنێ بۆ شێوازی نووسینی جیاوازی ئینسانەکان بەڵام جودا لەو ئەگەر هەڵەیەک یا کێشەیەک لە زماندا بێ پەیوەندی دەگرێت من لانێکم لە تەمەنی 30 ساڵەی نووسینی خۆمدا تەنیان بەرپرسی گۆوارێک یا تەنیا سەرنووسەرێکە پەیوەندی دی و ئاگام لێ پەیوەندی دەکات چون بە منی کرۆ بە فلان نووسەر بڵێ یا جاری وای بە خۆمی کوتۆ فلان ڕستە مەسەلەن مەبەستت چییە یا فلان بە بڕوای تۆ مەسەلەن فلان کەس پێی بڵە ئایا ئەو ڕستەیە ئاوە بگۆڕدرێ باشتر نییە ئەسنەوە هەم بە شێوەیەک حساسبوونە لەسەر زمان حساسبوونە لەسەر و بابەتانی تۆ بڵاوێن دەکەوە نەگەوەی کۆمەڵێک بە ینی گۆوار ببێتە کەشکۆڵێک هەموو شتێکی تێدا بێ و ئەو کەشکۆڵە گرنگیش نییە ڕێنووسی چۆنە ڕێزمانی چۆنە و بابەتەکان ئایا چەندە لەگەڵ یەک دێنەوە ئایا ئەو بابەت
ڕامان حولی داوە هەموو ئەو پرەنسیپ و نەزمانە بپارێزێ هەم دابشکاری بکە بۆ ئەو بابەتانی بڵاوێن دەکاتەوە هەم حساس بێ لەسەر ڕێنووسیان لەسەر ڕێزمانیان و لە لایەکی دیکەەوە حساسیش بێ لەسەر شێوازی نووسینی نووسەرەکان بۆ چون نایهەوێت دەستکاری شێوازی نووسینی هیچ نووسەرێ بکە بەڵکو بە تەعامل ئەگەر کێشەیەکیش بێ لەگەڵ نووسەرەکان مەطرحی دەکەم من لانی کەم لە ئەو چەند ساڵی کە کارم کردو کەمتر دیومە سەر نووسەرێک هێندا بپەرژێتە سەر هەموو لایەنەکانی بابەتی زمان و ڕێزمان و ئەو بابەتانی کە بڵاوێن دەکاتەوە بۆیە پێم وایە ئەوە هەستیارێک لای نووسەران ساز دەکات کە بۆیان گرینگە لەو گوارەدا بابەت بڵاوکەنەوە یا لە گۆوارێکی دیکەدا ئەو گۆوارە بەو حساسیەتانەی کە هەیەی یا گۆوارێک کە لە پاڵ مەسەلەن نووسینی منەوە نووسینی دیکەش لە فەیسبوک وەردەگرێت لە منیش هەمان ئێستا بیرم لەوە کردەوە بۆ نووسەرێک چەند خۆشە کە بزانێ بابەتەکانی لە گۆڤاری ڕامان دابەزە چونکە ئەزانێت لەوێ وردبینیەکی زۆر باشی بەسەرکراوە من نیە هەر تۆ بابەتێک بهێنیت و لە هەر گۆڤارە حەسکەیت دای بنیت ئەمە زۆر بخۆی گرنگە ئەوە قسەیەکی مامۆستا جەلیل کاکەویس هەیە یادی بەخێر لێرە باسی دەکەین قسەیەکی کرد جارێک لە ناو کۆمەڵێک برادەر وەستا بووین وتی لە گۆڤارەکانی دی بابەت دەنێری لێتی تێک دەدەن ناشرین دەکەن تەنیا گۆڤارێک نووسینی ئینسان جوانتر بکە لەوەی کە هەیە گۆڤاری ڕامان جوانتری مامۆستا ئازاد هەر لەسەر ئەوە ینی بابەتەکە نەبێتەوە پرسیارەکانی من تەنیا بۆ مامۆستا ئازاد بێت و سەربانخانیش تەنیا بۆ مامۆستا بەڵام ئیتروار ڕێککەوت پرسیارەکەت لەسەر ڕامان بگومان تەمەنێکی هەیە خزمەتێکی زۆری کردووە و کەسان و نووسەر و ئەدیبی زۆر باش تێیدا دەنووسرێ یەکێک لەو ڕەهەندانەی کە ڕامان پێی دەناسرێتەوە هوەری جێرانەوە یاخود ڕەگەزی جێرانەوەیە هەر باسی نووسەرمان کرد چێن ئەوانەی بۆ ڕامان دەنووسن کە ئەم تایبەتمەندیان دروست کردو لە گۆڤارەکە جامە بەس جێرانەوەی یا هەموو بابەتەکان بەڵام تایبەت جێرانەوە یانەوە من بیرڕای چونکە بەنسبەت ئێمە سەرەتا گۆڤارەکەمان گەورە بوو مەبەستم ژمارەی لاپەڕەکانی زۆر بوو جاری وا بووە گەیشتۆتە 370 لاپەڕ بە تایبەتی ئەو ژمارە تایبەتانەی کە سەر و مڕ تەرخانمان کردووە بۆ شانۆ چونکە ئێمە زۆر بە بەرنامە ئیشمان کردووە هیوادارم لە داهاتوو ئەگەر تا ئێستاش خەڵکێک بۆی نەزانیوە لە داهاتوو دیراست بکرێت کە تۆ لە هەموو شار و شارۆچکەیەک پەیمانگای هونەرە جوانەکان دروست دەکەیت بەشی شانۆیان هەیە موزیکیان هەیە شێوەکاری یا با بڵێن نەقاشیان هەیە ئەم قوتابیانەی کە لەو بەشانە دەخوێنن فارسی نازانێ نەوەی دوای ڕاپەڕین عەرەبی نازانێ کوردەکەی بای ئەوە نییە ئەگەر بێ سەرچاوەیەک پەیداکە بۆ خوێندنەوە و زانیاری پەیداکردن کتێبخانەیەکی لەبەردەست نییە بێنێ سەرچاوەیەک بێنێ و سوودی لێوەربگرێ بۆیە ئێمە بۆ ئەوانیش ساڵانە لە ڕۆژی جیهانی شانۆ هاتوین ژمارەیەکمان تەرخان کردووە بۆ ئەوەی ئەو تەلەبانە کە دەخوێنن دەقی شانۆی خۆماڵیشیان لەبەردەست بێ ئامادەکرا و هێندێکی کە ڕامان سپاردوون بە خەڵق ماوتووە هەندێک شانۆمان بۆ بکوردێنن یعنی تەکرید بە عەرەبی تەکریدیکەن بیکوردێنن بۆ ئەوەی وەکو کەرەستەیەک لەبەردەستی ئەو قوتابیانە بێ لەلایەکی تریش هەوڵمان داوە ئەو گۆڤارە 400 لاپەڕەیە لە هەموو بوارەکانی شانۆ هەر لە ئەکتەرەوە بیگرە هەر لە میتۆدی دەرهێنانەوە بیگرە هەر لە ڕووناچی و دیکۆرسازی و هەموو ئەو بابەتانی تیاوێ بۆ هیچ نەبێ وەکو کەرەستەیەک ببێ بە خۆراکێکی با بڵێن خوێن معریفی بۆ ئەو قوتابیانە ئەنجا قوربان بەنسبەت چیرۆکی کورد کە ئێمە ماوەیەک تەبێ کە گۆڤارەکەمان قەبارێک گەورە بوو دەمانتوانی نۆڤڵێتیش بڵاوکەینەوە چەندین نۆڤڵێتی چیرۆکنووسی گەورەی وەکو شێرزاد حەسەن و جەبار جەمال غەریب و شێ و شێمان لە ڕامان بڵاو کردێتەوە دواتر بوون بە کتێب بەڵام کورتە چیرۆک کە زۆر گرینگە بەداخەوە برادەرانی ئێمە ئەوانەی کە چیرۆکیان دەنووسی ئێستا گەیشتونەتە قەناعەتێک کە پێم وایە هەڵەیە ئەمە ئێستا پێی وایە ئەگەر ڕۆمان نەنووسێ کەم و کوڕێکی زۆر گەورەیە بۆیە وازە چیرۆکی خۆی هەنەیە چێ خەریکی ڕۆمانە سیر دەکەی لە قەلان بوو لە کۆترانیش بووە نە چیرۆکەی بە تەواوی بەردەوام بۆ لەسەری نە ئەو ڕۆمانانی کە دەشی نووسێ باشن بۆیە ئێستا
ئەگەر من مووقعەکەم ڕێگام نادا من ئێستا بە زمانێکی ڕەخنەیە تون بنووسم بەڵام کە دەیان بینم دەڵێم کاکە وتارێکم و فعلا نووسیویشمە چیرۆ نووسەکان شەوتان باش چونکە وەڕاستی زوربیان وازێنەوە جا هەندێک دەڵێن ئێمە خەریکی وەرژێڕانین هێندێک چوونەتە ناو دنیای ڕۆژنامەگەری خەریکی ڕۆژنامەگەرین هێندێکیان دەڵێن ئێمە خەریکی فکرین بابەتی فکری و ئەمانە کورتە چیرۆک ئێستا لە لای خۆمان لە دیوی باشوور تاکوتەرا چیرۆکی باش هەیە ئێستا بزاوێکی زۆر جوانی چیرۆگنووسی لە دیوی ڕۆژهەڵات بەڕێکەوتووە خەڵقانێکی زۆر باش لە هەموو شارەکان و بە تایبەتیش لە بۆکان تەبیعی لە هەموو شارەکانی ئەو دی و چالاکترن پەیوەندەکانیان حزوریان لە ناو گۆڤاری ئێمەش زورێکی زۆر بەرزەستە و بەرچاوە بۆیە من زۆر لەوانە ناساندوو من و زۆر جار برادرانی خۆمان بەوە دەشتێنمەوە دەڵێن بەوە سیر کە ئەوە یەکەم چیرۆکی فلان ئافرەتە فلان کەسە لەو دیەوە نردوێتی لاوێکە ئەوە ئێوەش پاشی 40 ساڵ چیرۆکتان بەجێهێشتووە فراغێکتان لێرە دروست کردووە زۆر دروست ئەگەر وا بێ با من وەکو دوا پرسیار لە بەڕێز ڕزایی و پرسیارە بکەم ئەو تێبینیەی کە مامۆستا ئازاد ئاماژەی پێکرد لە ناو ڕۆژهەڵاتە بۆکان چرۆی کردووە لەو بارەیە و ئەگەشێتەوە ڕۆژ بە ڕۆژ بۆچی ئەگەڕێننەوە ئەگەر چۆنە لە سڕی مهنەیەکی تایە بیڵێن بۆ ئەوەی کە بەشەکانی دیکە شارەکانی دیکە بیزانن بۆ لە بۆکان بە شێوەیەکی چالاکتر ئەو نووسینانە هەیە بەتایبەتی بۆکان و مەهابەت وەنیە بازیاتر جەختیشکەینەوە سەر بۆکان ئێوە بە شێوەیەکی سەرەکی چون بۆکانەوە خۆشتان خەڵکی بۆکان کاتە ئەو معجونە ئینەی پێڵەن جاودانەیە کە هەیە لەوێت چییە؟ بە بڕوای من ئەو دەگەڕێتەوە بۆ پێشینە و مێژینەی ئەدەبی جێرانەوە بە گشتی ئەدەبیات لە مکریان و لە بۆکان دیارە بۆکان هەم لە بواری شعرەوە هەم لە بواری چیرۆکەوە پێگەیەکی بەهێزی لە مێژووی ئەدەبی کوردیدا هەیە بۆ بواری شۆرت ستۆریا کورتە چیرۆک مامۆستا حەسەنی قزڵجی کە بناغەدانەری کورتە چیرۆکی کوردیە بۆکانی بوو بە کۆمەڵ چیرۆکی پێکەنینی گەدا تا ئێستاژ ئەو کۆمەڵ چیرۆکە هەموو ڕەخنەکارانی بواری چیرۆکە قسە لەسەر چیرۆکی کوردی دەکەن ناتوان لەوە دەست پێ نەکەن کە حەسەنی قزڵجی لە هەفتاکاندا بڵاوی کردوێتەوە لە لایەکی دیکەوە لە بواری ڕۆماندا یەکەم ڕۆمانەکان کە بڵاو بوونەوە لە ڕۆژهەڵاتی کوردستان ڕۆمانی پێشمەرگەی دکتۆر ڕەحیمی سەیفی قازیە کە ئەو هاوڵاتی منە خەڵکی ئێمە خەڵکی گوندێکین خەڵکی جۆک زەلین هەردووکمان کە سەر بە ناوچەی مۆکریانە و ڕۆمانی دووەم کە بڵاو بووە ڕۆمانی هاوارە بەرەو میرزای کاکفەتاحی ئەمیرە کە بۆکانیە یعنی پێشەنگی ڕۆمان نووسی دیسان لە ڕۆژهەڵاتی کوردستان مکریان بۆکان و مەهاباد لە بواری شێعرەوە دامەزرێنەری ڕەوتی شێری نوێ لە ڕۆژهەڵاتی کوردستان سوارەی خانیزادەیە کە بۆکانیە کۆی ئەوانە بوونی کەسانی وەک هێمن و هەژار و حەقیقی و ئاوات و خاڵەمین و هەموو ئەو کەسانەی کە وەک شوناسازانی کورد لە ڕۆژهەڵات نێوی گەورن زۆربەیان نەک هەمویان زۆربەیان لە سەدەی 19 بۆ 20 لە بۆکان و مەهاباد و بەگشتی مکریان چالاک بوون و ئەوە کارێکی کردو کە کارکردن بە زمان کارکردن لە بواری زمان چ لە بواری چیرۆک چ لە بواری شعردا لەو منطقەیە برەوی زیاتر بێ و ئەو برەو زیاتر بوونە کولتورێکی ساز کردەوەی کە دەڵن گوتارێکی ئەدەبی ساز بوو لەوێ کە ئەو گوتارە ئەدەبێ گوتارێکی بەرهەمهێنەر و داهێنەرانەیە نووسەری زۆر جددی لە بواری چیرۆک شعر ڕۆمان لە شارەکانی بۆکان و مەهاباد و بە گشتی لە هەموو مکریان و من پێم وایە لە هەموو ڕۆژهەڵاتی کوردستان یعنی ئەو وزە ئەدەبی کە لە ڕۆژهەڵاتی کوردستاندا ئێمە لە
ئیلامەوە تا مکریان دەیبینین جێی دڵخۆشیەوە بە بڕوای من ڕەوتێک لەوێ دەستی پێکردووە کە ئەو ڕەوتە بە پەیوەندێک کە لەگەڵ ناوەندە کولتوری و گۆوارەکانی وەگڕامان و دیکەی گۆوارەکانی باشوور ساز دەبێم پێم وایە ڕاجۆستنی ئەو ئەزمونانە بۆ ئێرە و ڕاجۆستنی ئەزمونونەکانی ئێرە لە بواری ئەدەبیاتدا بۆ ئەوێ هیوادارین کە بزابێت هەروە ئەو لە لووتکەمانەوە زۆر گرنگە بۆ هیوایان کە لە لووتکە بمێنەوە گەیشتن بە لووتکە ڕەنگە ئاسان بێ بەڵام مانەوە لە لووتکە زۆر گرنگە کۆتاشتم کە بڵێم وەکو ئەزمونێکی کەم کە لەسەر خوێندنەوە هەمە پاڵ پشت بۆ قسەکانی مامۆستا ئازاد ینی کاتێک ئەدیبێک بەڕاستی لە چیرۆک نووسین باشە و دەتوانی مافی تەواو بە چیرۆکەکە بدا غەدر لە خۆی لە خوێنەرەکانی دەکات دەڵێت چیرۆک نانووسم من دەپڕژێم دەڕۆم بۆ ڕۆمان نووسین یان بۆ شعریش بە هەمان شێ بۆ پەخشانش ئەمە هەر دروستە لەکوێ ئێمە چیرۆک نووسێکی دیکە وەکو شێرزاد حەسەن ببینین و ئەو هەموو چیرۆکە جوانە با بڵێن کە هەیەی بەڕاستی زۆر بەخێر بن زۆر خۆشحاڵم کاتێک گوێ لە بەڕاستی میوانانی ئەدیب و نووسەری زۆر باش و بە ئەزمون دەگری لە خۆت و هەز بە دڵخۆشی دەکەی هێز و ئینێرجی و خەونی باشتر دەبینی خۆشەکە بێدەنگبی بەس ئەوان بەردەوام بن لە قسەکرد ئێمە دووبارە سپاسانەکەی بانێکەتان جوان کردین دەستان خۆش زۆر سپاس دەستیێوەش خۆش بێت